لە مۆزوعەکە دەمێ لەگەر باسکەم. بڵێ کوڕم چییە؟ ئەمن دەمەوێت ژینی بینم. ئێ وەڵا پێم خۆشە. چییە کچی چییە؟ عایلەکی کوونە جارە پێم بڵێ. ئەوان عایلەکی باشن شانسی من، عایلەکی زۆر باشن. کوڕم ئەمن لۆ دەچمە داخوازی خەمت نەبی. ئەوە مشکلەیە مشکلە، ئەو مشکلەیە زۆر گەورەیە، هەل نابی بە تو هەل نابی، ئەوان داکو بابمیان دەوێت بە تو هەل نابی. خوا گەورەیە کوڕمەڵە تاوکە. ئەوە چۆ دەرە بابم وەرە. بڕۆ بڕۆ بینەوە. ئاوە بابا ئاوە. ئاوە بابا ئاوە. هذا بسم الله عليك. بلزم. أخوات. ببجورك كون ببجورك. ببجورك. ئەمە کوشت پشتەوە. ونستر زين نسيت. وهي مرت. الو. باش پورە سوعات هۆشنگم دەوێ. بەڵێ هۆشنگ تەلەفۆنەکە. هاتێنەر گیان. وەرە پارەگەشم پێتە. باشە باشە بە چاوان ئێستا. بەڵام زووە. ئێستا ئەوە هاتم ئەوە هاتم. ها بابا ئەم دەستمە دەری دەڕۆم. دانیشە وەرە دانیشە وەرە. دانیشە وەرە برام دانیشە. لۆ هەستە. وەرە دانیشە وەرە. ئێستا تو لۆ بەزمێکە برا من ساعت لێرە. بەسە دە دانیشە لە ماڵی خۆت وەڵڵا تۆمەت کوشت بێزار بووین دە بەستە لە ماڵ و حاڵی خۆ دانیشە. بورێ زۆر ئاگە لە بابم بی. ئەم ئیشەکە هاتە پێشێ بڕۆم باشە؟ بڕۆ بابە. دەکە شتەکان قەپات کردیا؟ قەپاتم کردە کوڕم. بڕۆ بە زۆر ئاگە لێبی. ئەچ ئاگەر لە خۆ بیتت هۆشنگ. باشە تێکەڵ هەم کەس نەبی کوڕم. بەسەر چاو. برام لە دانیشە سعیتە. بەس بزانم چێ باتی بەس بزانم. حەز بێ بسمە دەری. دانیشە برام دانیشە ئیسراحەت کە ئێستا پارۆنانە کرد لۆ دێنم ئیسراحەت بکە. هۆشنگ باشی باشم بەزە تلوها سرد لە خۆشێواندیە. ئەو بۆنە ناخۆشە چێ لێت دێ. ئێکورە چ بکەم چێنەر وەڵڵای لە بەش ژیانی باب ماگام لە خۆنمە. ئەوە چەند ڕۆژ لە دوی دەگەڕێ. ئێ چ ودیتەوە؟ خدارێ وەڵا ئاخیرە دیتمەوە. کووە وەزعی کووە؟ خراپ زۆر خراپ. لە چێ دیتەوە؟ ئەتوا زۆی بینە لەگەڵ لای چیت کرد. تەلەفۆنم لێ کرد. هێ چی گوت؟ هۆشنگ تەلەفۆنم لێ کرد. هۆشنگ نازانم کو پێت بڵێم. هێدە قسەی بکە دەی؟ هەزار قسەی خراپی لەسەر تو کرد. گوتی هۆشنگ دەستی بڕیمە خیانەتی لێ کردیمە. گوتی هۆشنگ ئەمنی خۆش نەویستیە. تەلەفۆنم دێ تەلەفۆن. لۆستا. تەلەفۆنەکەمەوە تەلەفۆنم دێ. ئێ کاکە پێم بڵێ بزانم لۆستا. لە بۆت لێ لای دەکەم تەلەفۆنەکەم دێ. کاکە بێسوودێ لۆ کاکە دەبم دێ و تەلەفۆنەی. فەرموو بزانم جوابت دەداتەوە. بەڵێ هۆشنگم. من هیچ کەسە بەنای هۆشنگەوە ناناسم. کاکە ئەو لە سەری قەپات کردیەوە ئەو کچە دڵی لە توو شکایە. ئێلۆ کاکە گوناحم چییە؟ کاکە منیش دەزانم گوناحی تو نییە گوناحی داک و بابتە. ئەتویانی هیمال کردیە. لۆی دەکاتەوە. چی دەوێت لە من؟ بەس دەمەوێت بتبین و کێشەکەت پێ برێم. هەرچی دێ لە تەلەفۆن بیڵێ. آخر ناکرێ نە دوور و درێژە دەمەوێت بتبینم. هۆشنگ من شایانی خیانەتم ها پێم بڵێ. خیانەتی چ خیانەت؟ ئەگەر خیانەتم بکرد با تەلەفۆنتم لە بۆ دەکردەوە. ئەی بۆ پشت تەلەفۆنە بۆ ناکردم ها؟ آخر موبایلەکەم بزر کردیە موبایل. مۆبایلەکەش لە لای منە. ڕاست؟ بەڵێ. چێ دۆزیەوە؟ سیرکە هۆشنگ. ئێستا مۆبایلەکەت بە تەکسی بۆ نێرمە و بینی من و تۆ کۆتایی پێیان. ئیتر تەلەفۆن بۆ من نەکەیتەوە. نانە تکا دەکەم. ئەوە ئاخر جارت بەس دەمەوێت بتبینم. باشە بێمە کوێ.
ساعتش کەورە پارچ کۆلێژەکەی لێو دەتبینم باش بەس ئاگادار موبایلم لەتە نییە باشە باشە دەی خوات لەگەڵ چ وتیکەوە چێنە دەڕۆمەوە ساعتش کە خۆم دەگۆڕم دەڕۆم باشە ئێ چی پێ دەڵێ دوای هۆشک بەس بوو زانی بەیە بە تەمای چیت